بینەرانی عزیزی ڕادیۆ تەلەڤیزۆنی سلێمانی بەرنامەیەکی تایبەت بە کەلتوری هەڵبژاردن لە سەرگەرمی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە بەڕێوە بین. ئەم شەو ڕایەگەێنین و لەم بەرنامە دەستپێکی یەکەمین بەرنامەکانمان هەڵبژاردن دەستی پێکرد. بەڕێز کاک مەریوان حەمەعەلی پسپۆڕ و شارەزا لە بواری هەڵبژاردن میوانی ئەم بەرنامەیە. بەڕێزیان ماستەرنامەکەیان دەربارەی هەڵبژاردنە پەیوەندی هەڵبژاردن بە گۆڕانی سیاسی و هەرێمی کوردستان بنمونە. پێمان خۆشە گفتوگویەکی هێمن و ئارام لەسەر بەرنامەی لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستان بکەین. بە خۆشحاڵیەوە بەخێر بێ کاک مەریوان. زۆر سپاس. من زۆر خۆشحاڵم کە بەڕێزە لێرەی. زۆر سپاس. کاک مەریوان، ئێمە بەرنامەیەمان ناوناوە کەلتوری هەڵبژاردن. هەڵبژاردن کەلتوری ئەوێت؟ بێگومان هەڵبژاردن بەشێکە ئێستا بۆتە بەشێک لە کولتوری وەکو جیهانی لێ هاتووە، ینی تێکەڵی کولتوری وڵاتان بووە. ئەگەر حسابی مێژوش بکەین لەسەر هەڵبژاردن، مێژوویەکی عەریق و کۆنی هەیە. ڕاستە بە نسبەت شەرقی ئەوسەط و ئەم ناوچانەی خۆمان لە ڕووە ئەکادیمیەکەوە یان لە ڕووە سیاسیەکەوە درەنگتر گەیشتووەتە ئەم مەنتیقانە، بەڵام پێشتر هەڵبژاردن وجودی هەبووە و ئەنجام دراوە. ینی زۆر جار هەر لە کوردستانە لە ناو هۆزێکە سەرۆکی هۆزەکە لە ڕێگای هەڵبژاردنەوە دیاری کراوە. بۆیە وە کۆمەڵی قیود و پێوەر و بنەما دانراوە بۆی کە چێ ئەبێتە سەرۆکی ئەم خێڵە، چێ ئەم کامانە هەموویان ڕەبتیان بە کولتورەوەیە. کاتێک کە دەستنیشانی ئەو پێوەرانە ئەکرێ بۆی کە کەسێک بەرپرسیارەتی بخرێتە ئەستۆ، کە ئێستا ئەم بەرپرسیارەتیە لە ڕێگای هەڵبژاردنەوە گواستراوەتەوە بۆ نوێنەرایەتی لە ئەنجومەنەکانە، لە پۆستە سیادیەکانە، سەرۆکی وڵاتە، سەرۆکی هەرێمە یان پەرلەمانە یان هەر ئەنجومەنێکی تری هەڵبژێردراوە. تەنانەت ئەمە بچووک بۆتەوە بۆ ناو حیزبەکانیش، بۆ ناو ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش، کەواتە پەیوەندیەکی تونوتۆڵی لەگەڵ کولتورا هەیە. کەواتە من لە قسەکانی بەڕێز دوات تێگەیشتم. هەموو حیزبێکی سیاسی پێویستە پابند بێ بە هەندێک بنەمای کەلتوریەوە بۆ هەڵبژاردن، وەکو چۆن ئێستا لە پەیامی پارتی دیموکراتە هاتووە ئەڵێ پێویستە بانگەشەیەکی ئارام و جوانترین نمونە پێشکەشکانمان چه پەیوەندیکی هەیە بە کەلتورەوە؟ ئەزانی دوو لای هەیە. ینی یەکەم ئەو ئارامیە ئێمە ئازانین کە بارودۆخی یان بارودۆخی سایکۆلۆژیای خەڵکی کوردستان بە تایبەتی چۆنە لەم قۆناغەیە. بۆیە پێویستمان بەوە نییە بە تەشەنوج و بە هاوار و جۆرێک لە تەشەنوجات و بە شێوازێک کە کاریگەری لەسەر لایەنی دەرونی و هەست و سۆزی خەڵک دروست بکەین، لەبەرەوەی لە ئەساسە بەداخەوە بە زۆر هۆکار خەڵکی کوردستان لە بارودۆخێکی دەرونی ناسەقامگیرایە. بۆ ئەوەی کە لەوە زیاتر دەرونی خەڵکی کوردستان نەشێوێنرێ، پێویستە بانگەشەیەکی هادی و ئارام و لەسەر خۆ بکرێ و ئەمە ئەبێتە بە قەناعەتی من ئەبێتە هۆکاری ئەوەی کە خەڵک باشتر بەرەو پیری هەڵبژاردن بچێ و خۆی لەوەیە بدۆزێتەوە کە دەنگی ئەو کاریگەریەیە و ئەتوانێت لە ڕێگای دەنگەکەیەوە پەیامی خۆی بگەێنێ و ئەو کەسە و ئەو لایەنی کە ئەوێت دەنگی پێبدا. ئەمە چ پەیوەندیەکی بە کولتورەوەیە؟ ئێمە بە دوو قۆناغی ئەساسیە تێپەڕیوین: قۆناغی پێش ڕزگاری، قۆناغی دوای ڕزگاری. کە 30 ساڵە ئێمە هەرێمێکی دیفاکتۆمان هەبووە و ئێستا هەرێمێکی فیدراڵیمان هەیە و بە جۆرێک لە جۆرەکان حکومڕانی وڵاتی خۆمانەکەین. بەڵام تا ئێستش کە ترسمان هەیە لەوەی کە ئەمەی کە هەمانە لە دەستمان بچێ، بۆ لەبەرەوەی کولتورێکەیە زاڵە کە تا ئێستاش بڕوای بەوە نییە کە ئێمە وەکو میلەتێک
خاوەنی کولتوری خۆمانین، خاوەنی مێژووی خۆمانین، خاوەنی زمانی خۆمانین، ئەو خاکەی لەسەری ئەژینی خۆمانە. بۆیە پێمان ڕەوا نابینن کە بەم جۆرە گزارش لە وەزعی خۆمان بکەین. لە لایەکی ترەوە وڵاتانی دنیا زۆر چاویان لەسەر ئەم هەڵبژاردنەیە، بە تایبەتی دوای ئەوەی کە چەند جارێک ئەم هەڵبژاردنە درێژ کرایەوە کە لە ڕووی دیبلۆماسیەوە یاخود لە لای نارەکانمان هەرایانویست لە ئەساسا ئەم قوارەیە لە ناو بەرن و هەڵبژاردن جارێکی کە نەبێتەوە بە سەبەبی ئەوەی کە شەرعیەت بۆ وڵاتەکەمان بۆ هەرێمەکەمان بگەڕێتەوە. لای دۆستەکانیشمان نیگەرانی بوو بۆ ئەوەی کە ئێمە خەریکە متمانە لە دەسەدەین بەرامبەر بۆ دۆستانەی کە پشتگیرمان بوون، هاوکارمان بوون، لەگەڵمانە بوون، بەوەی کە نەتوانین جارێکی کە خۆمان بەڕێوە بەرین، یعنی جۆرێک لە بێمتمانەی دروست بوو کە هەموو ئەمانە بەشێکن لە کولتور. بۆیە ئارامی و هادئی و لەسەرخۆیی و پەیڕەوکردنی یان قوبوڵکردنی ڕای جیاواز و ڕای بەرامبەر هەموو ئەمانە لە خزمەتی ئەوەیە کە هەڵبژاردنێکی ئارام و هەڵبژاردنێکی بێگەرد و هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت. ئەگەر دیقەت بدەیت لە لەدوانەکانی جەنابی سەرۆک بارزانی و لە قیادەی پارتیش لەو چەند ڕۆژەی کە گوێمان لێبێت پەیامەکانیان هەموو بۆ ئاڕاستەیە کە ئێمە یان کاندیدەکانی ئێمە کادرەکانی پارتی بە جۆرێک گزارش بکەن کە هەموو ئەو هەگبەیی کە پارتی کۆی کردوتەوە بە درێژایی ئەو مێژووە، ئەمانە ئەو دەستکەوتانن کە ئەتوانن وەکو ئەو بابەتانەی کە گونجاون و ڕێکوپێکن بۆ بانگەشەی هەڵبژاردن و ئەتوانن شانازی پێوە بکەن بە ئاشکراکردن و جوانترین نمونە پێشکەش بکەن. جوانترینێکی پەروەردەیانەشە، پێویستیشی هەیە بە پەروەردە و بە مەسایلی پەروەردەی حیزبی باوا بڵین جوانتر. هەڕێبازی بارزانی بۆ خۆی لایەنێکی پەروەردەیە. لەم پەناوەش بین لە بەشی یانزەیە باسی کەلتور وەرزش و لاوانەکرێ. بۆیە هەستەکەی پارتی بە بەرنامە بە زۆر بە استراتیج هاتووە لەسەر خاڵ بە خاڵی مەسایلی کەلتوری قسە نووسراو هەیە بە بەڵکە کە لەم دیباجەیە هاتووە بڵین لەم نامیلکەیە هاتووە باسیوا کرێ بێت دەرفەت بە فرە کەلتوریش بدرێ، واتە کەلتورێک زاڵ نەکرێت لە ناو کەلتورەکانی ترە. بۆ نمونە لە کوردستانە چەندین ئاین و ئاینزای جیاوازەیە، نەتەوەی جیاوازەیە، وەنیە ئەم جیاوازیانە چۆنە خوێنیتەوە لە ناو ئەم بەشەیە کە هاتووە پەرەپێدان بە کەلتور و زمان و هونەری نەتەوە جیاوازەکانش باڵێ هەر کەلتورە جیاوازەکان تەواو کەلتوری ڕەسەن ئەوەی کە پێشینەیەکی هەیە لە ئێمە کولتوری سەرەکیمان هەیە و وردە کولتوریشمان هەیە. لەبەرەوەی ناوچەکانی کوردستان فراوانە و هەر ناوچەیەک بە جۆرێک لە جۆرەکان بەشێک لە دابوونەریتی تایبەت بەخۆی هەیە. ئەمە تێکەڵ بووە لەگەڵ کولتوری گشتی لە کوردستانە. ئەشێت ئەمە بۆ پارچەکانی تریش ڕاست بێنی لەبەرەوەی ئێمە تێکەڵیەک هەیە لە سروشتی کوردەواری و کوردایەتی لەگەڵ پارچەکانی تریشە تێکەڵ و ئاوێتە بوون. لەگەڵ ئەوەیە وردە کولتوریشمان هەیە کە تایبەتە بۆ نمونە هەورامان، بۆ نمونە گەرمیان جیاوازن، ینی تەبیعەتی بیرکردنەوەی سروشتی ئەمەش کاریگەری لەسەر کولتوری هەیە، لەسەر شێوازی پەروەردەیی هەیە. ئەمە لەبەرەوەی پارتی دیموکراتی کوردستان پارتێکی سەرانسەریە، پارتی لۆکاڵی نییە، پارتێکە ڕێگ و ڕیشەکەی لە کوردستانە، ینی لە سنووری کوردستان بە داکوتیوە وە کاریگەری ڕێبازی بارزانی و فەلسەفەی ئەم ڕێبازە شۆڕ بۆتەوە و بە جۆرێک لە ناو دڵ و دەرونی تاکی ئەم میلەتەیە گەشەی کردووە کە بۆتە بەشێک لە پەروەردە
بەشێک لە هەستی نیشتیمانی و نەتەوەیی هەر بۆیە ئەو شانازیە بە پارتی بڕاوە لە هەر شوێنێک ئاڵای کوردستان هەبێت ناوی پارتی تایە لە هەر شوێنێک پارتی لێبێ ئاڵای کوردستان بەرزە بۆیە ئەمە جۆرێک لە هەستی نیشتیمانی و نەتەوەییشی تیا لەناو دڵ و دەرونی خەڵکە زمان پەروەردە هونەر گواسراتەوە مەسەلەن ئێسێ مازان کە باوەڕ بە فرەکەلتوریەکەی ینی کۆمەڵێک لە هەمان کاتە کۆمەڵە نەریتیش لەگەڵ خۆیان هێنێ پارتی دیموکراتی کوردستان و لیستەکەی تا چەند لە نام نامیلکێشەکە هاتۆ بەرنامەی لیستەکەی سەڵنەوە بە وردی باسیەوە کرا باسی داهێنانی ڕەسەن کراوە تاوان داهێنانی ڕەسەن قسە زۆر هەڵەگرێ بەڕێساوکو کەسێکی ئەکادمی بەڵام یەک خاڵیتیا کە زۆرجی تەرکی زیمنە هیچ کەسێک باسی ناکە من لەبەری کە خۆم لە بواری هونەری شایشەکەم پاراستنی مافی بیرکردنەوە و ڕەسەنێتی بیرکردنەوە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە ئیشارەتی ئێمە بەداخەوە لە ماوەی ڕابردووە لە ژێر کاریگەری و تاسیری بەشێک لە پۆپۆلیستی و بەشێک لە خۆبەخاوەن نەکردنی ئەم وڵاتەیە بە جۆرێکی کە بڵێن زۆر کەس لەگەڵ لە هەموو ئەو وێزگانەی کە دەستکەوت بوون لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستانە بوون لە ناو حکومەتی هەرێمی کوردستانە بوون بەڵام ئەو کاتێک کە حکومەتی هەرێمی کوردستان کەوتە تنگانە و پێویستی بەوە بوو ئەوانەی کە لە ناو حکومەتەکەیان و لەگەڵ حکومەتەکەیان بەشدارن لە غەنیمەتەکەیە لە ناو تنگانەکەشا لەگەڵی بن بەڕاستی بەرپرسیارەتیان لە ئەستۆ نەگرت دەرچوون لە بەرپرسیارەتێکە بەرپرسیارەتێکە تەنها و تەنها پارتی دیموکراتی کوردستان قسێستۆی خۆی ئەمەیە ڕەسەنایەتی هەندێک جار کاریگەری خیتابی پۆپۆلیستی و خۆبەخاوەن نەکردن و هەڵنەگرتنی بەرپرسیارەتی و بە جۆرێک لە جۆرەکان سوار شەپۆلی ناڕەزایەتی خەڵک بەبێ ئەوەی هیچ بەرپرسیارەتیەک بخەناستۆی خۆیان ئەمانە هەموو ئەوانن کە لەگەڵ ئەوەی من ئەو نامیلکەیە کە کارنامەی هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانە بە وردی خوێندومەتەوە زۆر بە پلان زۆر بە وردی حسابی لەسەر کراوە و بەڕاستی هەموو ئەو کەم و کوڕیانەی کە لە ڕابردووە ئەو پرۆژانەی کە لە ڕابردووە جێبەجێ نەکراوە یان بە نیوەناچڵی ماوە و بۆ داهاتوش لە هەموو سێکتەرەکانە یعنی لە گەنج و لە لاوان و لە وەرزشەوە تاوەکو بابەتەکە و زۆر گرنگە بم بۆراگە ڕوخسەتم بی بەپێی کە باست کرد پەیوەندی بە پەروەردەوە هەیە پەیوەندی بۆ پێشینەوە بە ڕێزگرتن لە کەلتورە جیاوازەکان بە ناوچە جیاوازەکان بە بیرکردنەوە جیاوازەکان من وا تێگەیشت مەرکات باسی ئاڵاژ باسی ئەو نمونە باڵایی کە سمبولی نەتەوەیە من یەکشت هاو بە خەیاڵمانیان لە کاتی قسەکانی تیاوە بیرمەوە کەوتەوە ڕاستەوخۆ پەیوەندی بە ناسنامەوە هێواتە تۆ کاتێک ناسنامەیەکیشت نەبێ ناتوانانی بەرگری لەم دەستکەوتانە بکەیان بەرگری لەو شتانە بکەی کە تۆ باسی ڕەسەن نەکەیت ڕەسەنبوون چ کاتێک دەست پێەکە کەگەر ناسنامەی نەبێ و نەناسرابێت تۆ چۆنە لەسەری کە ناسنامەی نەتەوایەتی پەیوەندی هەیە بە کللتورەوە بە هەڵبژاردنەکان و تا چەنە هەڵبژاردنانای ئێسی هەرێمی کوردستان ئەتوانێت بەشێک لە ناسنامە بۆ خەڵکی ئێمە بجێڕێتەوە ئەگەر واقعی بین هەڵبژاردن قۆناغێکی ڕاگوزەرە پەیوەندی لەگەڵ کولتورە لەو گۆشەیەوەیە کە کێ پێویستە بچێتە ئەو ئەنجومەنەوە یان ئەو نوێنەرایەتیە بەشان و باڵی چیادا ئەدورێ لەو شوێنەوە دەنا هەڵبژاردن وەکو چەمک قۆناغێکی ڕاگوزەرە لە قۆناغێکەوە ئەدگوازێتەوە بۆ قۆناغێکی تر چۆن ئێمە نوێنەرایەتی ئەدەین بە گروپێک بۆ ئەوەی نوێنەرایەتیمان بکەن بۆ ماوەیەکی دیاری کراو بەڵام بەم پێوەرانە بەم مەرجانە بەم شەرتانە لە ڕێگای چیەوە لە ڕێگای هەڵبژاردنەوە بۆیە هەڵبژاردن هەموو شت نییە هەڵبژاردن میکانیزمێکە میتۆدێکە بۆ ئەوەی کە گروپێک یان کەسێک
ئەوەی کە هەڵبژارنەکەی بۆکەی لە ڕێگای ئەم هەڵبژارنەوە لە ڕێگای ئەم میتۆدەوە کۆمەڵێ خەڵک دەستنیشانەکرێ بۆ ئەوەی ببنە نوێنەری کۆی گشتی خەڵک. پرسیارەکەت بە دویش کا لێ بکەم بیکەین بە بابەتێکی تر بۆ قسەکردمان ژەوەیە کەسێک یان کاندیدێک یان لیستێک ئەگەر بێت و بە پرۆژە وەکومی کێسە لە بەردەست منایەمە کارتنامەی لیستی سەونەوەی پارتی دیموکراتی کوردستانە بە وردی هاتووە باسی ناسنامی نەتەوەی یەکە ئایا لیستێک قەوارەیە دەتوانێت بێتە کێبڕکی یەکێکەوە کە خۆی خاوەنی ناسنامە نەبێ بێ هەوێ بیان باڵی کە پێوتێ بزوتنێکی پۆپۆلیسی هەموو ئامانجەکەی لێدان و تارکێتی و ئەوە بێت بەرامبەرەکەی خۆی بخاتە ئاستێکی تر و خۆی پێیان بابیکا بە پلیکانە پیای سەرکەوێ بنەمێ بزانم چێ ئەتوانێت هەڵگری ناسنامە بێ. پارتی دیموکراتی کوردستان بەڵگەمان مەزوعی ڕیفراندۆمە کە زۆر دوور نییە 2007 چەند ساڵێک پێش ئێستا 6 ساڵ پێش ئێستاکە دوو بەرە دروست بوو لەسەر مەوزوعی ڕیفراندۆم بەرەیە کە لەگەڵ ڕیفراندۆمایە کە بەداخەوە ئەو بەرەیە نیوەی زیاتری وەکو حیزب وەکو سیاسەت وەکو قەوارە لێی هاتنە دەرەوە قورسایەکان قستە سەر بە تایبەتیش جەناوی سەرۆک بەرزانی کە ئەو مشەجع بووە و ئەو هاندەری ئەوە بووە کە ئەم ڕیفراندۆمە بکرێت کە بە شانازیەوە تەحملی مەسئولیەتەکەشی کردووە و پارتی دیموکراتی کوردستان تەحملی مەسئولیەتەکەی کردووە. بۆیە ئەوانەی کە گومانیان لە نەتەوەی بوونی خۆیانیان هەیە ئەوانەی کە بڕوایان پێی نییە ئەوانەی کە بە جۆرێک لە جۆرەکان ئەترسن لەوەی کە هەیانە لە دەستیان بچێ ئەوانە هەرگیز ئەو خەڵکە لەرزۆک و ترسنۆکەن کە لە ئاستی نیشتیمانە هەمیشە لەسەر ئەژنۆن هەمیشە باڵاکورتن و هیچ کاتێکیش نیشتیمان و نەتەوە لە مێژوودا ئەمانە ڕەحمیان پێ ناکرێ بەڕاستی. ئەگەر وەکو دواتەوەری قسەکردمانەوە بێ بڵێن چۆن هەڵبژاردن بکەین بە کەلتور چۆن فێری ئەوە بین وەکو مرۆڤی شارستانی و هاوچەرخ شایستە بە مرۆڤی کورد مرۆڤی کوردیش وەکو هەر نەتەوەیکی تر مافیەوەی هەیە بەشداری هەڵبژاردنکە نوێنەرایەتی هەبێ بەشداری لە فەرمانڕەواییە بکە. پرسیارێکی زۆر جوانە من بە خاڵ جوابی ئەمەتە دەمەوە. زۆر باش. یەکەم هەڵبژاردن بەردەوام بێ و لە کاتی خۆیان بێ بە بەردەوامی هەڵبژاردن بکرێ. دوام ئاستی وشیاری تاک بەرز بکرێتەوە بۆی کە بەڕاستی هەز بک بۆی کە دەنگەکەی مەسئولێتە و ئەرکە و مافە بە دەنگی ئەو گۆڕانکاری دروستە بێ ئەو بڕوایی لا دروست بکرێ. هەڵبژاردن ئەبێتە کولتور کاتێک کە بەرژەوەندی باڵای وڵات لەو هەڵبژاردنەیە ببینیتەوە. یعنی هەڵبژاردن نەبێتە هۆکاری ئەوەی کە چونکە جاری وایە هەڵبژاردن دیکتاتۆریش دروستەکە یعنی بۆ ئاراستەیان نەڕات لەگەڵەوەی کە لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەو ژینگە و زەمینەی کە هەیە فرە حیزبی کە ئەمە ژینگەی هەڵبژاردنە بەڕاستی زەمینە زۆر لەبارە بۆ مۆزوعە بەڵام بەداخەوە جۆرێک لە یەکتر قبولکردن کە ئێمە ئازانین دوای هەڵبژاردن هەموو ئەو قەوارانەی کە دەنگی باشێنن زۆرینیان دەنگی زۆرینە ئابن دوایی حکومەتێکی هاوپەیمانی دروستە بێ. بەڵام ئێستا بارودۆخێک دروستەکەن کە ئەم بارودۆخە بەڕاستی جگە لەوەی کە ئازاری دەروون و مێشکی دەنگدەرەکانیانەدا جگە لەوە شتێکی کە نییە. لەبەرەوە من داواکەم و هیواداریشم ئەم هاوار و نەڕەنەڕە لە تەنها لە چوارچێوەی بانگەشەیەکی ئەوە بێت. ینی من پارتی دیموکراتی کوردستانیان هەر لایەنێکی تر لە چوارچێوەی حیزبەکەی خۆی توانای خۆی ئیمکانێتی خۆی دەرخا خۆی بناسێنێ
شانازیەکانی خۆی ئەرزکە نەک لەسەرەوەی کە ئەم لایەنە لەسەر ئەو لایەنی تر خۆی بەرزکاتەوانێ و وا پێی وابێت کە ئەتوانێت ئەوی تر ئەسڕێتەوە هەڵبژاردن ئەمەی قوبوڵ نییە دیموکراسی قوبوڵی نییە چونکە لە هەڵبژاردن و لە دیموکراسیە سڕینەوە نییە ڕێز لە یەکترگرتنەیە ڕێز لەو دەنگەی کە پێکەیەنێت هەر قوارەیەک ئەگەر بچووکیش بێ بای ئەو دەنگەی کە هێناوێتی خاوەنی ڕێزە و پێویستە ڕێزی لە بگیرێ بینەرانی ئازیز و خۆشەویست وەکو لە گفتوگۆکان لەگەڵ بەڕێز کاک مەریوان حەماعەلی پسپۆر شارەزای بواری هەڵبژاردن بۆمان دەرکە و هەڵبژاردن پەیوەندێکی تەنگاتەنگ و بتەوی بە کەلتورەوە هەیە کەلتور و هەڵبژاردن دوانەیەکن لە یەکجیا نابنەوە و پێویستی بە پرۆسەیەکی پەروەردەیی و ڕاهێنان و مەشقی زیاتر هەیە ئێمە ژۆکو هەر نەتەوەیکی تر لە سەراسی کوردستان و ناوچەکە ئەزمموی ئەم پرۆسەیەکەین بۆ هیوای پرۆسێکی ئارام و دڵنیا و ئاوەدانی بۆ کوردستان بە خێراتی کاگمەریوان منیش خۆشحاڵ بووم زۆر سپاس بینەرانی عزیز تا بەرنامێکی تری کەلتوری هەڵبژاردن کاتی خۆش